ئەوڕۆ دادگایکردنی چوار لە چالاکوانانی بادینان بوو، هەرێک لە مەسعود شەنگالی و شێروان تاها و کارگەر عەباس و بەندەوار ئەیوب کە ئەوڕەخەکانیان لە ئاسایشی گشتی هەولێر ئیحالی ئەم دادگایە کرابوو بە پێی مادەیەک لە یاسای ژمارە 21 ساڵی 2023 پەرلەمانی کوردستان. بەڵام ئەو ڕۆژ دووبارە دیسان جارێکی تر دادگایەکە دواخرا، ئەم جارەیان بەهۆی نەقلبوون و گواستنەوەی هەردوو ئەندامی عزوی ئەیمەن و عزوی ئەسەری مەحکەمەی جینایەتی دوو. بۆیە دادگاکە دواخرە بۆ 20 دا. ئینشاڵڵا لە بۆ 20 دا هیوادارین پەراوەکانیان کۆتایی پێ بێتن و ئەو لە کۆل ئەو تەزیر و تەجیرکاری ببینەوە ئازاد دەکرێن ئینشاڵڵا. لەو کاتەشدا ئاڵوگۆڕیان پێکرا بۆچی لێ نەمانە و دادوەرا. وڵی هەدەفەکە پێم وایە وازەحە مەوزوعەکە ئەوەیە دەیانەوێت بیخەنە پاش ئینتیخابەت. سەرنجامی ئەم کەیسانە بەکوێ دەگاون لە دوا دەخرێت؟ سەرنجامەوەی خۆ تەعامل لەگەر ئەدیلە دەکرێت، هیچ ئەدیلەیەک لەناو دۆسەکە نییە. ئەو دەستیکردن و تەزیر و تەزیرکاریش هەموو مەوزوعەکە زیاتر سیاسیە جگە بەر لەوەی قانونی بی. شوێنەکانیان دیار نییە جارێ. دیار نییە جارێ. تەنها دوو کەسیت کە دێنە شوێنیان، دوو کەسەکەش دیانینەکە چی دێتە شوێنیان، ئەویش دیار نییە. لەگەڵ هاتنە شوێنی ئەوانیش دووبارە دادگایەکە تەزیل ناکرێتەوە بۆ جارێکی تر؟ ئەوجا خۆیان دەزان ئەو دوو حاکمە نوێی کە دێن ئەگەر پێڕابگەن و دۆسەکان بخوێنەوە نەخێت دوا ناخرێت یەکسەر دادگایەکە دەڕۆ، بەڵام ئەوانیش ئەگەر بێن بڵێن دۆسەکەمان نەخوێندێتەوە و ئەوراقی زۆری تدایە بەتاکید ئەو کاتی ئەوش دیسەنجارش کە تەزیل دەبیتەوە. بەڵام با پێش حداز نەکەوین، هەموو لایەک بەخێر بێن سەرچاوم.